سەرەڕای زۆری ڕێژەی باران، بەڵام بەهۆی ڕێگەنەدان بە تێڕەژانی ئاو لە ئێرانەوە بۆ نێو ڕووباری سیروان تا ئێستا بەراورد بە ساڵی ڕابردوو ئاستی ئاوی گلدراوە لە بەنداوی دەربەندی خان 7 مەتر کەمترە. بەنداوی دەربەندی خان توانای گلدانەوەی نزیکەی 3 ملیار سێجا ئاوی هەیە، بەڵام لە ئێستادا کەمتر لە 1 ملیار سێجا ئاو لە بەنداوەکەدا گلدراوەتەوە. لێپرسراوانی بەنداوەکەش ڕای دەگەیەنن بەنداوەکە سەلامەتە و ئامادەیە بۆ گلدانەوەی ئاوی زیاتر. بەدڵنیاییەوە ئەو بارانەی کە ئابارەیە لە ناوچەکانی کاتمەندێریای بەنداوی دەربەندی خان کاریگەری هەیە بۆ زیادکردنی داهاتی ئاو، بەڵام ئێمە لە بیرمان نەچێت بارانی ئەم ساڵ بەسەر ساڵێکی وشکە ساڵە ئابارەیە کاریگەریەکەی کەمترە وەک ساڵێکی سروشتی. ئەمە یەک. دوو، ئێمە بەشی زۆری ناوچەی ئاوتێزانی بەنداوی دەربەندی خان کەوتوتە سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات و ئەوانیش بەنداوێکی زۆریان لەبەرا دروست کردووە. بۆیە ئێمە چاومان لە ئەوێشە چونکە لە سەدا هەفتای داهاتی ئێمە لەوێوە دێ و سیروانی سەرەکی ساڵی پار کەمترین داهاتی بۆ بەنداوی دەربەندی خان ناردووە. بۆیە ئێمە بەڕاستی چاومان لەوەشە کە هەماهەنگیەک، ڕێکەوتنێک، لێکتێگەشتنێک لەگەڵ لایەنی ئێرانی بکرێت. دوای زەمین لەرزەکەی ساڵی 2017 لە ئێستادا کۆتا قۆناغی نۆژەنکردنەوەی بەنداوەکە جێبەجێ دەکرێت و بۆ ئەو مەبەستە زیاتر لە 2 ملیار دینار خەرج کراوە. گژمی پرۆژەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەڕی 2 ملیار و 236 میلیۆن تەرخان کراوە. لە 4 بەش پێک هاتووە کۆمپانیای کریای چیکی لەگەڵ کۆمپانیای ناوخۆی هابیکە پرۆژەکە جێبەجێەکەن. بەشێکیان بریتە لە هەڵسەنگانی بەنداوەکە و کووتمان، بەشێکیان بریتە لە دووبارە بەردرێژکردنەوە یان بەرچینکردنی داونستریمی بەنداوەکە و بەشێکیان بریتە لە فراوانکردنی ڕێگای لێ ڕاستی بەنداوەکە کە بەردەوام ڕێگایەکی تەسک و خراپ و بەردەوام بەردەکەوتە خوارەوە ڕێگەی هاتوچۆمانی بڕی بوو، ڕێگەکە فراوانەکرێ. هەروەها لوتکەی بەنداوەکە دووبارە بەرگێکی نوێکرێتەوە بەبەریا بە دووبارە قیرکردنەوە و دانانی شۆستە و کربستۆن و بیارتۆن و با بڵێن محەجەر و ستونی ئینارە و ئەتوانین بەرگێکی نوێ بکەینەوە بەبەری بەنداوەکەی دوایان پرۆژێ. بە مەبەستی زیاتر ئاگاداربوون لە دۆخی بەنداوەکە، وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق سەردانی شاری دەربەندی خانی کرد. بەڵێنی داشایستە داراییەکانی فەرمانبەرانی دەریاچەی دەربەندی خان مانگانە و لە کاتی خۆیدا لە بەغداوە خەرج بکرێ، بۆ هەمان مەبەستیش سەردانی بەنداوی دووکانی کرد. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.